دەڕۆژە محاولیان بردووە ئەم ڕاوردیان چاکیانم تەقیێتەوە چۆن بڵێ لە ئازاری دڵیان کارەبایان نییە هاتوونە داوای کارەباکەن محاولەکان هەستاوە تاوتان لێ بێت لە گەڕێکی پەنجاوی شاری کەرکووکم ئەوەی کە لە پشتی منەوە دەیبینن دیارە گرتبوونەوەی ناڕزایەتی ژمارەی هاڵاتی ئەم گەڕەکەی بەهۆی خراپی کارەباوە دیارە بە گوتەی خۆیان نزیکەی 2 هەفتەیە لێرە بێکارەبان بۆ هۆیەوە هاتوون گرتبوونەوەی ناڕزایەتیان ئەنجامداوە کەمێک لەمەوبەر تایان لەسەر ئەم شەقامە سووتان و شەقامەکەیان بە تەواوی داخست و دوای گەیشتنی پۆلیسی چالاکە مەدەنیەکان و هێزانەکان و بەرگری شارستانی توانرا ئاگرەکە بکوشێنێتەوە و ڕێگاکە بکرێتەوە بەڕووی شۆفێراندا و ئەوەی دەبینن تاوەکو ئێستا لێرە گرتبوونەوەکان بەردەوامی هەیەوە پۆلیسی چالاکە مەدەنیەکان لێرەن بۆ ئەوەی کە ڕێگری بکەن لە هەر دروستبینی گرشی و حاڵەتێکی نەخوازرا و دیارە لە ماوەکانی ڕابردوودا بە نزیکەی مانگێک دەبێت لە چەنگەڕێکێکی شاری کەرکووک کارەبا خراپە من دەمەوێت گفتوگۆ لەگەڵ کەسێکشاندا بکەم تاوەکو بزانم چەندێکە بێکارەبان بۆچی گرتبوونەوەیان کردووە تاکە سڵاو لێبێت پێم بڵێ بۆ خۆپشاندانتان کرد وەڵڵا برام کارەبانیە 15 ڕۆژە کارەبامان نیە 15 ڕۆژە بێکارەبان ئارە وەڵڵا دەڕۆژە محاولیان بردووە ئەم ڕاوردیان چاکیانم تەقیێتەوە ئارە وەڵڵا باشە پێ دوای هۆکارەکەی چییە؟ والله نازانێت ترەبێ محاولی ترمان بزیادکەن زەختی زۆری لەسەرە باشە پێشکەمێک گۆبزانەوە ئەم جادێتان گرت بوو شەقام ئاگتان کرد بوو بەڵێ بەڵێ ئارەوەڵە لەبەر بێ کارەبایی ئارە وەڵڵا باشی سەوەری زستانە بێکارەبایی زەحمەت نییە والله زەحمەتە بەروەڵە بەس چارنی چی بکەین هەر تەحمل ماکری سفادەی نەبوو ئارە وەڵڵا ئێستا چیان پێتان ورد والله على اساس محاولی ترمان ببێن چاکیکەن و حەلیکەن ئارە وەڵڵا دیارە نوێنەری فەرمانی کارەبای کەرکووک هاتووە تێرەوە ئەندامێکی ئەنجومەنی پارێزای کەرکووک شتێرەیە بە هەمان شێوە هاتوون بە دەمی هاوڵاتیانەوە بۆی کە کێشەکانیان چارەسەر بکەن دەمێت گفتوگۆ لەگەڵ کەسێکی دیگە بکەم کاکە سڵاو لێبێت سڵاو لە تۆش بڵێەوە بۆچی گرت بوونەتەوە کێشەتان چییە چەندێکە بێکارەبان والله ئێمە تقریبا 15 بۆ 20 ڕۆژە بێ ئەم حاویلانە تێک چووە ئەتر هەموو جارەی بەن 2 ڕۆژ 3 ڕۆژ پێچێت تا چاکیەکەن و دێنەوە لۆردێکی زۆری لەسەر دانیشتوانێکی خەڵکی زۆری تایە ئەم دەی پەنجالی دوای کێشە مشکلەکانمان بەس کارەبانیە خەدەماتمان خراپە ئەو ڕێگەوبانمان گشتی قوڕا ینی داوا لە جەنابی پارێزگارەکەین تر بێ بەرە و هانامانەوە ینی کارەباکەمان بۆ چاکە هەر هیچ نەبێ ڕێگەوبانەکەمان بۆ شۆفلێ شتێکی لێدا چاوڕێژێکی بکە ئەگە بۆمانش سەب ناکە تۆزە بۆمان تەرتیب بکە ینی وەرە خۆت بە چای خۆت ببینە ینی ئومور و گوزەرانی ئەو دەڤەرە گشتی بەعام قورسە خەڵکێکی داما و هەژار و فەقیری تایە هیوادارم بەدەم داواکاریەکانمان 2 هەفتەیە بێکارەبان زیاتر باشە ینی ئەستەم نییە بۆیەوە زەحمەت نییە بم دیاز ساردا زستانە وەڵا زۆر تاسیری کردووە دوایەوە ئەو گشتی تەلەبەی هەیە و خەڵکێکی زۆری تایە و نەخۆشی تایە و پیر و مناڵ و دوایە بێکارەباییش لەم کات و ساتی ئیمتحانات و ینی زۆر قورسە باوەڕکە نیوەی زیاتری ئیسا حالیان بێنەوتە چکە کارەبان نییە مۆلیدەش دەرەقەت نایە مۆلیدا کەم تەرخەمی نەکردووە وەڵاوی هەیە بەس مۆلیدەکە ینی کەسەمێکی خۆم و بەخوا لەبەر بێ ڕئیسی 6 پێرم ڕاکێشاوە ینی لەبەر ڕئیسی کە خراپە 6 پێرم ڕاکێشە ئەوە گشتی مەسروفاتەوە وڵاتر ئەمە دووەم جارە سێم جارە وعدمان پێدەن کە محاویلەکە بگۆڕن بەس محاویلەکە کۆنە ینی زۆر کۆنە ئەگەر هەر چای بیبەن و چایکەن و بیهێنەوە هەم تریوای لێ دێتەوە داواکاریمانەوەی بکەنە 2 محاویلە یا محاویلێکی گەورە دانن بۆمان کێشەکەمان نامێنێ خەدەماتیش ئەتر ڕێگاکەیە بۆمان سەبکەن بۆمان قرتاوکەن یان چاوڕێژێکمان بۆ بکەن داواکاریمانەرەوە داواکارە سەرەتایەکانی ژیانە کاک عەبدوڵڵا وەرگرم دیارە کاک عەبدوڵڵا سڵاو لێ بەشێکی ئەداخر دەبا بڕۆن قسەمان بۆ بکە هاتوو چیەکەی بۆ خەڵکە لێرە هاتوون بەم شەو خۆپشاندانیان کردو کێشیان چی بوو؟ خۆپشاندانیان کردووە تەمەنەوەن لە چۆن بڵێ لە ئازاری دڵیان کارەبایان نییە هاتوونە داوای کارەباکەن مەحاولەکان هەستاوە مەحاولەش لەبەرەوەی حملی زۆدە زیاد کارەبای لێ ڕاکێشرێ ئەبێتەوە ویستانی لەبەرەوەی مە لێرەوە داواکەین لە هاوڵاتیانی بەڕێز هەموو شتێک مافی خۆیانە ئاو کارەبا جادا هەموو خزمەت گوزاری سەرەتاین
بەڵام شێوەی تا ئێستانن بەم شێوەیە تۆ سەرکەچی هێزێک بەم شەوە هاتووە ینی بەڕاستی یعنی ئەمە لەبەر پاراستنی جانی وڵاتیان هاتوونە بەڵام ئەتوانن ئەوان بە ڕێگەیکی تر چونکە تۆ خۆپشاندانەکەی بۆچی بۆی حکوومەت گوێ لێ بگرێ ئەنجومەن ئێمە دەرگاکانمان کراوەتەوە وەکو ئەنجومەنی پارێزگای کەرکووک جەنابی پارێزگا دوێنێ شەوە ئاگاتان لە 11 شەوە کۆبنەوەی کردووە لەگەڵ فەرمانگەی دابشکردنی کارەبا و جیهەتە معنیەکانە ئەمە بۆ خۆی لە سۆنگەی دڵسۆزیەوە دێت لە خزمەتی هاوڵاتیانەوە دێت کێشەیەکی وانەیە ئێمە پێمان خۆش نییە بەم شێوێت تایە بسووتێنرێ چونکە لە کۆی ئەوە یەکەم ژینگە پیسەکە دووەم جادەکان تێکەدا ڕەنگە خەڵکێک تووشی سوستانن بێ ڕێگە ئەم هێزانە بەمانە کوڕ و برای خۆمانن هەمویان بەم شەوە هەمووی هاتووە هەمووی لە ماڵەوە هاتووە یان لە ئەرکایە ئەمە بۆ خۆی قورسایشی خسۆتە سەر جیاتە ئەمنیەکانیش یعنی داواکاری هەر کاتێک شتێکیان بوو ئێمە ژمارە تەلەفۆنەکانمان کراوە ژوورەکانمان کراوە کێشەکان بگەینە ئێمەش لە خزمەتیانان لەبەرەوە هاتوینە ئێمە لە خزمەتی وڵاتی کێشەکان چارەسەرکراوە بەیانی محاولە بەدڵنیایەوە بەیانی مەحاولەکان دوو مەحاولانستەوە بەیانەیەکی شانەگۆڕێ دوو بەیانەوەی تر شانەگۆڕ باشە بەدڵ لە کێشی کارەبا منێستە گفتوگەم لە کەسێکیان کرد وتیان ئێمە لێرە بێ خزمەت گوزارین چەنابەت ئەندامی لیژنەی پارێزگای لە خزمەت گوزاریە چیان بۆکەن ئێمە خۆتە زانی یعنی خۆ ئێمە عسای موسامان پێێ بیکوتی نەزەوە هەموو دنیا بێ بەچیمەن تۆ و بەسەبکردن ئێمە ڕەنگە خۆشیان تۆ ڕەنگە هیچەکەت بینیەوە بەڵام هەزارا کەستیش بینیەوە ڕەنگە و توێتی جادەیان کردو دەستان خۆش بێ ئەمەش هەیە بەڵام ئێمە وردە ئەوەی لە ئیمکانیتی ئەما بێ ئەمە لە خزمەتی وڵاتانی خۆمانە هەر بڕەپارێک دێتە کەرکک لە خزمەتی وڵاتانی خۆمانە سەرفەکەین بەڵام میزانێت تا ئێستا میزانێ نییە نەبوونی پارە و نەبوونی میزانێ ناتوانرێیش بکرێت بەڵام هەر کاتێک کە هاتووە ئێساش ئەو شانەی کە لەم گەڕەکانە کراوە بەڕاستی ڕەنگە لە پێشوانە کرێ هاوڵاتیان خۆی شاید حاڵێ و حاڵن دەست خۆش دیارە بە گوتەی کاک عەبدوڵڵا میرۆس ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک گارێرە کێشەی مەحاولەی هەبووە یەک مەحاولیان هەبوو مەحاولەش زەختی زۆر لەسەر بووە بۆیە هەوەی ئەو مەحاولە تەقیەوە بێکارەبا بوونە 2 هەفتەیە و بەیانی 2 مەحاولیان بۆ دێت و وە کێشەکان چارەسەر دەکرێت